لە وڵاتێکی فرەتە لە 200 میلیۆن کەس هەر ساڵ دەیان هەزار لە بەرازیلیەکان دەکوژیان. لە ساڵی ڕابردوو 5,000 کەس لە ڕیۆ دە ژانێرۆ کوژان. بەربەڵاوی توندوتیژی بە تایبەتی لە شارە گەورەکاندا وەکو ڕیۆ سەرچاوەی نەگەرانیەکی بەردەوامە. بەرناماوە یاخود ئاپسی نوێ وەکو OTT ڕێگا بە هاوڵاتیان دەدات لە ئاگادارکردنەوەی هاوڕێیانیان لە شارەکەدا لەو کاتەی گوێویستی گرفتێک دەبن. بەڕامەکە بە ڕاپۆرتەکاندا پیاندا دەچێتەوە و هەروەها ئەو شوێنانەی کێشەی تێدایە لەسەر نەخشە پێشان دەدات. یارمەتی زۆرت دەدات لەبەرەوەی دەتوانیت بەو شوێنانەدا نەڕۆیت کە لەوانەیە شەڕ و تەقەکردنی تێدا بێت و کەم و زۆر بە وردی لە کاتەکە ئاگادارت دەکاتەوە. ئاگادار بە تەقەکردن لە گوندی کەنەدی کە لە نێو خەڵکدا بە کۆنگۆ ناسراوە. داهێنەری بەڕامەی ئاپەکە وای کردووە کە بڕواتە ئەو شوێنانەی کە تەقەکردنی لێیە و بە ڤیدیۆ دەنگ و تێکس لە هەموو شوێنەکانەوە راپۆرت بنێرێ. لەم کەناڵ دەنگیەوە دەمودەست ئێمە زانیاریەکانمان دەنێرینە کەناڵەکانی دیکە. ئێمە وەسەپ و فەیسبوک و تویتەر و ئینستاگرام و تەلێگراممان هەیە. بەڕامەی ئاپی فوگۆ کرۆسادۆ کەمینگ جیاوازترە کە تاوانەکان لە سەرانسەری شاری ڕیۆ کۆ دەکاتەوە و لەسەر نەخشە دیار دەکات. ناوی ئاپەکە خاچی ئاگرە، مەبەست تەقەکردن لە هەموو لاوە و ئامانجەکانی ئاگادارکردنەوەی هاوڵاتیانە لە هەرە مەترسیدارترین شوێنەکانی شارەکەدا. ئێمە لێرە لە ڕیۆ ڕۆژانە ڕوبەڕووی گوڵەی وێڵین. یەکێک لەو نمونانە کەیسی ماریۆ ئەدواردۆیە کە کچێکە لە ناو خوێندنگا لە کاتی پشودا کوژرا. ئەو لە گۆڕەپانی خوێندنگادا بوو لە دەرەوە کردداری پۆلیس هەبوو ئەو گولەی پێکەوت. بەداخەو شارەزایانی تەندروستی دەڵێن پێکەوە قەیرانی ئابووری و ڕامیاری وا دەکات شتەکان بەم زوانە باشتر نەبن. لە ڕاستیدا من پێشبینی ناکەم ئێستاکانە ئاسایشی گشتی باشتر بێت. ئێمە قەیرانێکی گەورەی ڕامیاریمان لە ڕیۆ دە ژنێرۆ هەیە کە بەهۆی قەیرانی ئابووری بەتر بووە. زۆر سەختە پێشنیاری ڕێبازێکی نوێ بکەیت بۆ ئەوەی پارەت هەبێ بۆ پیادەکردنی. ئێستاکە بگرە کرێکارانی ئاسایشی گشتی موچان لە کاتی خۆیدا نەدراوە. بەڵام تا ئەو کاتێ شتەکان باش دەبن، ئەو جرە بەڕامانە وەکو OTT فۆگۆ کرۆسادۆ یارمەتی هاوڵاتیان دەدات لە خود و ڕاگرتن لەو شوێنانەی گیر و گرفتی تێدایە. ژانە دیلان بەشی کوردی دەنگی ئەمریکا.